خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. 3/8 ڕۆژێکی تراژیدیە و فەرمانێکی ترە بۆ سەرهێزیەکان. ئەوێ ڕۆژێ لە بەرەبەیاندا هەمویان لەسەر کاروبار و ئیشی خۆیان و لەناو ماڵی خۆیان بوون. پێیان وابوو هەر کوردی ڕەسەنی جارانن، نەیانزانی لە چەند کاتژمێرێکدا دەبنە کوردی ڕەبەن، بە تەنیا جێدەهێڵدرێن لە کولفەیە کولێکدا کە ڕەنگە ئەوانەی ئەو سنووریان نەبینی بێ پێیان وابێ شەنگال تەنها قەزایەکە و کۆتایی، بەڵام ڕووبەرێکی بەرفراوانە. هەرچی هێزی چەکدار هەیە جگە لە بەشێک لە هێزەکانی یەکێتی وەکوەی مێژوو باسیەکان ڕاستیەکان نەوەک من لێرە بیڵێم و بەشێک لە هێزی یەپەگە و یەپەژە تەواو جێهێڵدران. ژن و منداڵ و پیر هیچی فەرقی پێ نەکرا، هەزاران شەهید کران و هەزاران لە گۆڕەبە کۆمەڵەکان تا ئێستاش لە ناو گۆڕەبە کۆمەڵەکاندان و تا ئەم دەقێش 2600 کەسیان ونە. کارەساتێک بەسەر هێزیەکان هات ڕەنگە کارەساتی سەدە بێت یاخود بێگومان کارەساتی سەدەیە. بۆچی وا بەسەر هێزیەکان هات؟ چۆن وا بکرێت فەرمانی سەر هێزیەکان دووبارە نەبێتەوە؟ چێ بەرپرسیارە لە بەردەم قەتڵ و عامی هێزیەکان؟ ئەم شەو گفتوگۆکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان. بەڕێز ناسر کرێت چالاکوانی هێزدی. کاک ناسر بەخێر بێ، گەلک سوپاس بۆتە. واروەها دێرین جەمیل لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە چالاکوانە لە بواری کاروباری هێزیەکان بە تایبەتیش ئاوارەکان و ئەوانەی کە لە کەمپەکان و خاتون جەنابیشتیان بەخێر بن پێما بێ لە کەمپی یان لە ناوچەی شاریە. کاک ناسر 3/8 چی بیری تو دێنێتەوە؟ زۆر سپاس بۆ میوانداریەتە لە پێشەکەژی ئەسەرێ ڕێزێ بۆ تەوایە جانگۆریت ئێزیدخانێ دادنێم و هیوی دیکەم ئەو کەسن هەتانەوە بێسەر و شوێنمانە زووترین کاس چارە نویسەوان بێتە دیارکردن و ئەوێت ژیانێدا مایم زڤەرنەوە کەس و کارێت خۆ و سەربەلندین وان شەروانێن ئێزیدیان ئەوڵ کول سیبایە و گرزەرک شەڕێکی قارەمانانە و بێوێنە و بێپشت و بێپەناکرد و جەبەروتە داعشت شەوەکە داشکاند لێ مخابن بێپشت و بێپەنامان پشتەوان هاتە بەردان لێ هەردەم جێ سەرفەرازی و جێ شانازیامانە. 3/8 ژبلی کو تراجیاک جینۆسایدێک مەزنە بۆ هەر کەسێکی ئێزدی کوتوبێژی 3/8 هەلبەتە یادگاریت گەلک تەعل و نەخۆش گەلێن ئەس خۆ نەخەلکێ شنگارێمە لێ وەک ئێزدیەک 3/8 سماشێتێکی مەزن دەمێک و خیانەتە سەدا دەگو تاوانە سەدە فەرمانە سەدە دەزم خیانەتە سەدا یعنی قەت ئێزدیەکی باوەڕ نەتکرد حتا ساڵەتە بۆ ڕاگوت بە کو کورد هێزەکە چەکدارە کوردە پشتە لێزیاکەت قەت باوەڕ نەدەکرد باوەڕ نەدەکرد و قبولژی نەدەکرد لێت شەو ڕۆژێکێدا بەرە بەیانێکیدا و جێ داخەیە تا ئاماژە پێکرد لێ نە ڕۆژەکە ناماوە ڕۆژە جەژنە چ لێ هاوینە ئێزدیا بوو بەڵێ خەڵک مژولی خۆشیە و سەردانە ئێک و دوو جەژنانە و سەردانە ماڵباتت خۆتکردن لێڕێنین ئەو هێزا چەکداری هەموو ڤەکشە و داعش کەفتە ناف گوند و باجارۆک و ناف شنگالێدا و خلالێ چەند سەعاتەکەدا ئەو جێ دیرۆکیە مەزن ئەو جێ کولتۆرێ کوردینی سترانە کوردینی جلوبەرگین کوردینی شێوەزاری پاقژێ کوردینی تێدا تێتە گەڵالەکن و پاراستن ئاسانی تەسلیمی دژمنە هاتەکردن 3/8 خیانەتەکە مەزنتی دەبیرام. خیانەتێکی مەزن ئێزدیەکان بۆیان بەسەرهێنرا لەبەر بێ کەسی؟ یعنی هۆکار گەلەکن ئەوێت پشتا ئێزدیا بەردەی هەلبەتە ڕۆژەکە دەچنە دادگە گەرەکە بێژن ئەو سیناریۆ چاوا بوو نکمە هەرشمە تێڕوانی ناخۆ هەیە لیا درستن نکوانە ئەو دزانوان بۆچی وەکرد چونکە بڕاستی ئەو هێزالوێ دەردکاری بەرگریە بکەن دکاری بەرگریە بکەن هەر چاوت حتا خەڵکی سڤیل خۆ دەرباس کرد لێ هەندێک جیا ئەس خۆ من کارێ ڤەکۆلینێ دکرد 3 ساڵ ئەستیملی دەرمدهۆکل گەڕێخراوەکە نیف دەولەتی گەلێک جیا وان هێزە ئاستەنگی بۆ خەڵکی هێزی دروستکردنە هێلا دەرکەم بچنە چیای
تایبەتی زۆراوە و شەرژی نیڤەکە خەڵکی ئێزدی و پێشمەرگێدا چێبوو هەندێک ئێزدی هات نەکوشتن بەری داعش بێت پێشمەرگێت پارتی ئێزدی کوشتن کۆمەلگا زۆراوە التەقاتەیە بە دیوی شنگالدا یا بە دیوی سنوونێ بە دیوی سنوونێ بە دیوی سنوونێ زۆراوە تابعی سنوونێ خۆ هیچ باشوور شەڕ بوو گەرزارە کولسیبای خەڵکێت زانی خەڵکی شیمال دیت هێزت پێشمەرگێت پارتی سەحبن چۆنە پێشە گوتت چەکی بدانەمە ئەگەر هەندێ ڕەون چەکی بدانەمە خەڵکی هەوڵدا چەکی دەستخۆ وان تەقەل خەڵکێ کرد نەتەنە هێلا بەرگریەکێ بکە حتا خەڵک خۆتگەینتە چای یان ڕیا زمارە بێتە کوردستانی ڕێ لێگرت وش نشکێوەت ئێک تەوقیتدا ئەو هەموو هێزە سەحب بوو ژمارەوان هەموو داتا و زانیاری و خەڵکی ئاگی هەژێت بێ ژماران سەر و 15,000 پێشمەرگە بوو لێ ژمارە ئەو داعشێت هاتینە شنگارێت نە 200 پیکەم بوو و چۆنە چەندین جیها لێکو بێ بەرگری بێ بەرخودانێک بێ بەرگریش خەڵکی ئێزدی ئاسانی هەندێک جیهات نەگرتن جێ داخەیە و هێزەکە کوردی و جێ دلێمە گەلە پێتیشت ئیرۆ ئەو هێزە هەموو کادرێت خۆڤە ساڵیادا دامین ساڵیادا جنۆسایدا شنگالێ دکەن و پرۆفایلن خۆیان واتسئاپی و فەیسبووکی و ئەنستاگرامی خڕکی نەسی و هەشت ڕۆژە خیانە تامازن ڕۆژە ئێزدی بێ کەسمان یانەوێ ئەوە داپۆشن یعنی تو خۆلیت چاوێ خەلکێکی تاری ناکات و چاوێ ڕۆژێژی بێژینکە نایەتە گرتن بۆ وەختێکی بەلکی لێ قاری بگری خەلکی ئێزدی هەموو زانچی سەرێوان هات و کی بەرپرسیارە و گەرەک ڕۆژێکێکی بێنە دادگەهێ و سزای خوارگرم مێژۆ وەسات بێشت ئەو تاوانێت هەر کەسێت کەت بۆ ڕنامینن تاوان بوو ڤەکشیانە شنگالێ بێ بەرگریش خەڵکی سیڤیل تاوان هیچ مۆبەرێک هیچ بیانوێک هەڵدەگری وان بڵێن بۆچی بوو بۆچی نەبوو یان یعنی چەکدار هەبوون چەک هەبوون ژمارەکە باش لێ هەبوو و پێزە ساڵێک دوایەوە لەگەلگە تیمی کورسات لەوێ بووین مەسەلەن هەندێکیان بە ئێزدەکان بە بڕنۆ شەڕیان کرد بە چەکی نۆرمالێ مال چێکی خۆی مال بروس سەر هەندێک ساتر تایبەتی گرزدەرێک لە دیوی شنگال لە دیوی شنگار گەرزە 4 ساعتا مقامە هاتەکردن هەر کەناڵێکی حزبیت گوت چاوەڕێ بن ئەوە هێز هات ئەوە هێزا پشتیوانی هات ئەوە نظام چی هات نەچوو هێز خەڵکێکی بە چۆ جا شنگالێژی هاتە دۆر پێچکردن بۆ مای سێ هەیڤ خەڵک تۆشی نەهامەتی و برسێ و نەخۆشیە و گەلە چێندی بوو ئێتهامبەردا هەندێک شەروانن یەپەکێک و ژمارەکە گەلێکێکێم و هەندێک پێشمەرگێن یەکێتیان بەرپرسیان کادرێن یەکێتیەک و هەرێک جێکی بووشە گەلیا و هەندێک گوندە بەرگریە بکەن و بەرگریەکە جوان ڕێخست و هێزا پاراست نایزیدخان چێکرد و یە بەشە چێکرد دوی دەمیدا کوچیە شنگالی دۆر پێچکردی بوو بەداخەوە 15,000 پێشمەرگی پارتی لێ 15,000 سەر و 15,000 پێشمەرگی پارتی هەر بە عازی خۆشیان کشانەوە ئاماژەیەکی ڕۆن ئاماژەکە ڕۆن هەیە کە هەموو پێکی عازی سەحب بوون ئەمر بواناتە چنگوت یەک وەختی دەکشان لێ کاتی بوو ئەوانەی بەشێکیەتی نانتوانی بڕۆنە سەحێلا لە ڕەبیعاوە پەڕینەوە بۆ تلکۆچەر هێزەکە یەکێتێلو دەربوو پێگیریە فەرمانە نەکرد و سەحب نەبوو هێزا قەهرەمانی هێژا قادر خۆرانی سەحب نەبوو گوت ئەس دەلوێ دەمین بەلکی نەت ناو شنگارێشدا بوو دەروێ شنگارێ ڕەبیع بوو بەلکی هەندە خەڵکی سیڤیل بێت بگاتە هێرە ئەم دەرباسکەین لێ سەحب نەبوو ئەوێ هێزێژی پشتەوانیەکە مەزن بۆ یە بەشێ چێکر و بۆ هەندێژی ئەو پچکا پێشمەرگێت ئێکەتیە لێ دەرماین و کادرێت ئێکەتی و خۆڕێخەن چەنگ و گەلێک هێزای کەتیە نێزیک وارچەندە نیڤەکاندا داعش کەفتێ لێ ئارامیەکتدا خەڵکێت چایدا و بەرخودانێ بترکەن و بمینن گەلێک باش کاک ناسر خات و دێرین سلااو لێبێ ڕەوشی ژنان ڕەوشی کچانی ئێزدی چۆنە تا ئێستا ئەوەی کە بە دووادات چونتان کرد بێ هێشتا خەڵکێکی زۆر هێشتا لە بوونە پێتان وایە ئەوان لە کوێن ئەم کاتتان باش ئێوارەتان باش بەداخەوە کە لە ڕۆژێکی ئاوایە بۆ ماوەی 10 ساڵان ئێمە هەموو ساڵێکە لەم ڕۆژایە باسی ئەم کۆمەڵکوژیە کە بەسەر شنگالە هات ئەم جینۆسایتێکە بەسەر شنگالە هات یادی ئەەکەینەوە بەردەوامیشە ئەو جینۆسایتە بۆ ماوەی 10 ساڵ ناشزانی تا چەند ساڵی تریش بەردەوامە بێت چونکەمانەوەی خەڵکی شنگال لە ناو کەمپەکانە لەژێر خێمەیەکە بەردەوامیدانە بە جینۆسایت من ئەمەیە زیاتر باس لە ڕەوشی ژنان بکەم لە ناو کەمپەکانم باس لە ڕەوشی ئەو کچانە بکەم کە لە دەستی بۆ ماوەیەک لە دەستی داعشتا بوون و دوای ڕزگار کراون باسی باری دەرونیە بکەم تا چه ئاستێک خراپە تا چه ئاستێک لەو بارە دەرونیەیان زۆر جار ئەپرسم
وایان لێ هاتووە کە لە هیچ ناترسن لە مردنیش ناترسن زۆر جار هاوڕەیەکم هەیە ئەڵێ کە دەرە چوم شتەکانی لە دەستی داعش ڕزگار بووبوون ئەوی پێمەوتن ئاگاتان لە خۆتان بێ پێم پێەکەنی ئانوت تۆ بەڕاستی دای ئەڵێ ئاگاتان لە خۆتان بێ چی ماوە ئێمە نەمان بینیوە ئەبێ باری دەرونی ئەو کچانە چی بێ باری دەرونی ئەو ژنانە چۆن بێت کە هاوسەرەکەی لە دەست داوە هاوسەرەکەی کوژراوە لە دەستی داعشیان بێ سەر و شوێنە تاکو ئێستا بەسێ 4 مناڵەوە لەژێر خێمەیەکە لە ناو یەکێک لە کەمپەکانە ژیان بەسەرەبات بەبێ بوونی هیچ داهاتێک کە بتوانێت مناڵەکانی بەخێ بکاتن ئەمە تا ئێستاش لە کەمپەکان ماون خات و دێرین بێگومان ژمارەیەکی هەرە زۆری شنگالەکان تا ئەم ڕۆژەش لە ناو کەمپەکانە ژیانەکەن ڕۆژ بە ڕۆژیش باری داراییان ڕۆژی ژیانیان لە ناو کەمپەکانە بەرەو خراپترە ڕوات چونکە خێمەیەک 10 ساڵ بەرگەی هەتا و با و باران ناگرێتن ئەگەر بشگۆڕێ چەند ساڵ جارێکە ئەوەشیان هەر جێگەی ژیان نییە یعنی ئەبێ مرۆڤێک تا چەندێک بتوانێت تەحملی ئەو کات لە ناو چادرێکا بژی لەوانەیە تەنها بۆ هەفتەیەک بۆ گەڕانێک بۆ سەفەرێک کە لە ناو شاخەکانە بۆ خۆشی خۆت بێت هێشتا نەتوانی لە ژێر چادرێکا بژیت اینجا وەرە بۆ ماوەی 10 ساڵ ژیان بکەیت بەداخەوە هەندێک منداڵ هەن ژیانی ناو خانوویان نەبینیوە بە حکمی ئیشەکەمەوەکەن لە زۆربەی کاتەکان لە ناو کەمپەکانە بەسەرەبەم لە دایک بوون لە ژێر خێمەیەەکە ئێستا تەمەنیان 10 ساڵە یان ئەگەر ئەو کاتێک کە هاتنە ناو کەمپەکان تەمەنی 1 ساڵیش بوو بە ئێستا 11-12 ساڵە هیچ ژیانێکی تری نەبینێ وازانی ژیان هەمووی بریتە لە خێمەیەک ئەوانەی ونن ئەوەی بە دوواداچوونتان کردبێ لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ چالاگوانانی تری ئSD بەپێی زانیارەکانی ئێوە ئەبێ لەکوێ بن بەڕاستی ناتوانین دڵنیابین لەوەی کە چەند ژمارەیان ئەوانەی کە تا ئێستا نەگەڕاونەتەوە بە ساغی ماون لە ژیانە ماون یاننا ئەمە کارێکی قورسە بە هیچ ڕێکخراوێک ناکرێتن چکە لەوانەیە ژمارێک لەو کچانە مابن بەڵام ترسی ئەویان هەبێت کە خۆیان ئاشکرا بکەن لەوانەشە بە شێوەیەک لە شێوەکان مێشکیان شۆرا بێتەوە کە چیتر خۆیان بە ئSD دانەنێن ئەوەش گلەیان لێ ناکرێتن چکە ئێمە نازانین لە چه بارودۆخێکدا تێپەڕیون لەوانەیەشە هەندێک لەو کچانە ئێستا مناڵی خۆیان هەبێت نەتوانن دەستبەرداری مناڵەکانیان بن بۆیە ناگەڕێنەوە و ئەوەنەی ئێمە زانیاریمان هەیە زۆر لەوێ پێیان وتراوە کە ئەگەر بگەڕێنەوە خەڵکی ئSD قبولتان ناکات خێزانەکانتان قبولتان ناکات ئەکوژرێن ئەو ترسەش هەیە بۆیە چونکە زۆربەی ئەو کچانەی کە گەڕانەوە کە بینیان مەجلس ڕۆحانی ئSD ئەو کچانیان بێگوناه داناوە کە ئەویان سەپاندووە کە هیچ تاوانێکیان نییە کە ئەو شتیان بەرامبەر کراوە ئەو تعدا جنسیان بەرامبەر کراوە ئەنوت لەوێ پێیانوتن بەس بگەڕێنەوە یەکسەر ئەکوژرێن ئێتر لەوانەشە هەندێک لەو کچانە ئەو ترسەش هەبێ لە دڵیانە بۆیە تا ئێستا نەگەڕاونەتەوە بەڵام ئەو ژمارەی کە بزانین لە ژیانە ماون و نەگەڕاونەتەوە بەڕاستدانین ئێوە قورسە ئەوەی ئێوە تا ئێستالاتان گرێ بێ بربەست بێت چییە خات و دێرین ینی کە بۆ کچ و ژنانی ئSD بکەن ئەوەی کە بربەست بێ ینی ئەزانین تۆنا ژن بە شێوەیەکی گشتی ینی ناسکە وەکو پیاو نییە کە ژن کەرامەتیشکە ئەوە زۆر قورسە باری دەرونی بگەڕێتەوە وەکو جاران ئەوەی کە ئێمەی بینین لە کچان و ژنانی شنگالە هەز بە شکانەکەن چاکردنی ئەو شکانە قورسە ئەوەش چۆن بڵێن چالنجێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئێمە کە بتوانین بیان هێنینەوە باوەڕیان بە ژیان هەبێت وەکو مرۆڤێکی ئاسایی ژیان بکەن ئەمە قورسترین خاڵە کە من ئەیبینم لە ژنانی شنگالە لەگەڵ ئەوەشە ژنی زۆر زۆر بەخوەتن بەڕاستی بەهێزم بەڕاستی بەتوانان بەڕاستی ئەوە توانای ئەوێت تۆ بیتە سەر شاشەکان باس لەو چیرۆکە بکەیت کە بەسەرت هاتووە بەس لەو توندوتی ژیانە بکەیت کە بەرامبەرت کراوە ئەوە دڵێکی ئەوێت بەڕاستی ئێمە لەوانێ پێمان نەکرێتن بەڵێ زۆر باشە ئێستا ڕەوشی شنگال خانە سۆر سنوون چۆنەکات ناسر مەسەڵەن خەڵک ناتوانێت بگەڕێتەوە یان ناهێڵن بگەڕێتەوە هێشتا شوا بزانم بەکارە هێندرێن هەلبەتە تێنە بکارێنان ڕەوشنەکە باشترە بتایبەتی پشتی ئەنجامدانە هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگای مووسڵ و دانانە ئیدارە نوێ شنگال ئەو ئیداران و دەست بکار بێت چاوەڕێتە دەکەن و گەلک ئاسانکاری و هاریکاری و خزمەت گوزاریە بۆ کۆمەڵگە و گوندە نێزجا دابینکەن تایبەتیژ و ئیداراکە بن
هاتە بێ بەشکردنش ئیدارە نویا شنگال چەنگۆ ئەو ئیداراکە بن ئەوە بۆ مای 10 ساڵە نەئامادە بوو شنگال کار بکات قایم مقام سێمێ لێ بوو مدیر ناحیەک شاریا بوو مدیر تربیە زاخۆ بوو محکەمە شێخان بوو هاوڵاتی ئێزدی ئەکە معاملەکە بە گەریانەکە بە ناوان دایرە و هاتن چۆن و بلێن وەخت گەلە شوێ دارەی بەژی پێوە گەلە ڕەزیل بوو نۆکە ئیدارە هاتیە چێکن بریارە ئەنجومەنە پارێزگا مووسلک و قەولە دەست کار بە هەرچەندە ئاستەنگی بۆ ڕاتێتە دروستکردن ئەسباوەیمە ئەو ئیداران و هەمووشیان بە هەموو خزمەت گوزاریە بۆ ئێزیا پێشکەشکەت و ناحیە ئاستەنگیە هەر هەموو بوونادە ئاماژە پندێتێتەکردن ئاوارە نازڤرن هەکە 1-2-3 مەرجا دادنن یعنی ئەو ئەگەر بگەڕێنەوە شنگال و سنوون و خانە سۆر و گوندەکانی دەوروبەری گرفتێکەیە هیچ گرفتنینە تنێ گرفت دۆکێتێدا دروستکردن کەمپا هەمیشە پرۆپاگەندێتکەم بچن ترکیا دەلێدان پەکەکە تیرۆرستن و حەشد شعبی نەئێزدینە و شیعەنە و بۆی زیانەت باشن و خەریکی وان دەنگدانە کێم جارە ئەگەر غەڵەت نەم نابێژم کەمپێن ئاواراز بێژم گرتیگە هێن ئاوارێن ئێزدیال دهۆک گرتیگە چەنگ هەموو چێتە تێتە کۆنتترۆلکەن توی بار و دۆخێکێدا دەنگدانە دەچوە ئازاد دەی هەمیشە نافان ئەم جارش دەنجیان پێدان وێجارێ سزادانش بەرکو وێجارێ دەنگدان چێکێ دروست بوو خەڵک زڤری بوو ینی کە کاندیدەک هەیە یە پارتی ژیانە خۆ ڕۆژێکی شنگال نەژیایە هەمیشە دەنگێت ئێکێ شنگالتین خێرەوە چی تشتهێنێت و جیڤارایت و تشتێک نیتە شنگات شنگال نەت و مازم بووە نەتە شنگالیدا نەت و چێ شنگال ژیان کردە ناو کەمبادا توێت و دەنگی بدەیە مەجبوریش دەوێت دەنگی بدەیە و توێت دەرکەوەژ ئێنک ئەو کۆنتترۆلە پچپچێت بندەستێواندا نامین تایبەتیژی خەڵکێوەت گەردە شنگار دەبینێتن ئەو کەش و هەوای ئازاد سیاسی شنگار هەی چی پارتێ ڕابی چ کار بکەین نۆرمالە ئازادی سەربەستی دەنگدانیژی هەر بنگێ دەنگدانێت دەنگی خۆب ئەو پەری سەربەستی و ئازادی بدات کەس دفچۆناتە ناکات چمال ئەوەدانیەک ئێستا لە شنگال ئاوەدانی باشە عیناک مەسەر ناحیا سنوونە سوکاوێ باجێڕێکی کاملە لە هەندێک جیا مەسەن خەڵک نەدەچوێ پراسیاس بەری 2 ساڵ بترە ئەچۆمە گرعزێر ناحیەکە گەورە و گرام مەبتنێ نەتوێری تێدا بگەڕێن کەس تێدا نەبوو ناحیەک و خەڵک ڤەنەگەرێت خزمەت گوزاری ناچن خەڵک ڤەتگەرێت داخوازیە خزمەت گوزاریات مەسەن بنگەی پۆلیسە دەبۆچی شتە گرعزێرەکە کەس لێ نەبێت مەکتەب دەبۆچی نەڤەک نەگەر خوێندکار لێ نەبن شارەوانی دەچوایە تاکە خەڵک لێ نابێت نۆ خەڵک ڤەتگەرێت خزمەت گوزاریش دچن ڕێکخراوی نێودەوڵەتی گەلک وێ دەرتەکتبن حکوومەتە عێراقی تایبەتی کابینان و دەوڵەتی سەرۆک وەزیران سوودانی گەلک ڕوولێکی کاریگەر هەیە ڕوولێ سەرۆک بافل و ویژی هەبوو تاپۆکردنا عەردێت ئێزیاتە دزانی حتانۆ کە عەردێت ئێزیال شنگار نەسەر ناوێمان بوون بۆیان نەبوو نەسەر ناوێتوان نا ئێستا دەتوانن نو بریار هاتەدان کو عەردێت ئێزیا ئەف گوندێت ئێزیا مالێت ئێزیا بێنە تاپ و بوان بێنە تەملیکردن 100 ساڵە خەڵک هەر عرفیت فرۆشتەیە کردو ینی کەسی وەرەقێک بەلگەنامێک نینە کۆف عەردە ئێویە ئەوە سیاسەتە حکوومەتە عێراقی بوو مەبەستە تعریفکردنا ناوچێ پشتینگیش 2003 حتا 2014 دەسەڵاتەکە کوردی لێبوو چوونە کرد پرۆژێ ڕێیە جەزیرە و مەزنترین پرۆژێ کشت و کالی ئڕوایەت عێراقیدا قۆناغا چارێت چ عەردێ ئێزدیا هاتە سەکناندن لێش 2004 هەتا چاردێکی دیسا ئەو پرۆژە ڤەنەکردن خەڵکی ئێزدیت بوو جۆتیار بوو شمان و گاوانێت خەڵکێ لێ عەردێوانی چۆل بوو بێ ئاف بوو گەلە سیاسەتە چەپەڵ و قڕێژ دژی ئێزدێت شنگارێت هاتە ئەزی گەشتبینم ئیدارە نو حەکە بێتە دروستکردن تایبەتیژی ئێکەتی نیشتیمانی کوردستان و ئەو کەمایەتی گەل حەشت هەفپەیمانێک بینە ئەوت ئازارێت شنگار و دەشتانێ ناوەتێتگیان کەسی دی نەقارتێ بگات هەمیشە گەلە جاراژی میێوانێت تەونمەل بەرنامە بەڕێزیان بەرنامی دێت کورسات مداخواز کرێ ئێکەتی بتر نێزیکی خەڵکی ئێزدی بە چونگو هەر چاپت ئازادیت دەتە خەڵکێ داخەڵکیژی بقارت بێژت بچی دوێت یاکرد و ئازادی نەدای خەڵکی ئەو داواکارێت خەڵکێکی دێنێت ڕاست و دروست بن چونگون تێتە گوتم بۆ ڕەهەڕەوە بێژە یعنی بیرامەتێت ناجیەکە ئێزدی کادرێکە پارتی گەلخۆبرە فەرەنسا سەرۆکی فەرەنسا گوتی بەس بێژێتە چی دوێت پاریس بۆ تە بکەم گوتێ چادرامش پاریس خۆشترە ینی ئەف سیناوی نەف سەرێ خەڵکێ کچێت ڕزگار بێت دەستێ داعشدا تێ نەکردن یان
کچێت ئێزیت بڕنا کۆنفرانسێت نێودەوڵەتیت گوتە داخوازە چەکی بکە بۆ پێشمەرگێت قەدەپێک و شەڕێ داعش دکەن کەنگی شۆلێ چالاکوانێک مەسەن بۆنمونە دێرین خان نەشۆلێ داخوازە چەکی بکات چالاکوانم مەدەنیمە شۆلیم نەداخوازە چەکی بکەم هەندێکی دی وەزارەتێک خەڵکی معنیە داخوازە چەکی بکەم بێژە هاتنە بکارینان بۆ هەموو شتێت نەڕەوا و نەدروست ئیداران و ئەزی گەشتبینم ئەو اتفاقی دێتە بەحسکردن باز دەکرێت لەسەر مەسلەی شنگال ئەو اتفاقیە چییە؟ مەسەل ئەمڕۆ تێبێژیەکێتی ڕەتی کردەوە و پارتیش پێ خۆشە بکرێت یعنی هەر ڕۆژە ئەو خۆشببختانە هەلوێستەیە کەتێ دیار و مەگوت ئەو ڕێککەفتنەش دایک بووە مری چ شەرعیەت نەبوو چەنگ و یەکەم تشت شەرعیەتە پارتی دیموکراتی کوردستان کە بوت بم پرسیارێدا وەک نوێنەری ئێزیان نە نوێنەری ئێزیە حتا بچیت ڕێککەفتنامەکە سەرچارە نوویسە شنگال لەگەڵ حکوومەتە عراقی ئیمزا بکات ئەف یەک دوو ئەو کەسێن بەرگریژی شنگال کریژ ڕۆژێن ئەول و نەڕەوین ئەو نوێنەرێن ڕاستەقینەن جادا ئێزدینە گەرەک ئەو ئەمزا بکەن ڕێککەفتنە کە دێ شنگال چوار ئێتە ڕێوە برن نە ئەو سەرکردێن ڕەوین و شنگال جداهێلای ئەو تەمسیلە ئێزدین شنگال ناکەن ئەو اتفاقیکەوان چۆنە؟ اتفاقی بەس بۆ هەندێک و بارودۆخ بزورتە پێش سی هەشت هەچک و چوو نەبووی ئیدارە پارتی بزورتەوەی دەربە و شاشێک بۆ غەڵەتێک بوو چێ بوو نۆرمالە غەڵەتی چێ دەبن و خەڵکێژی بێدەنکەن و ئیدار ئەمە نەشاشتە نەغەڵەتێک چێ جینۆسای دەکوا چێ بن جینۆسای دەکە مەزن ئیشتەی هەشت حتا پازدەی هەشت دوازدە ڕۆژانە 1209 حەق گەنجێت ئێزدی هات نەکوشتن و سەر بڕین دوازدە ڕۆژادا ئەوە نەشاشتێوە نە غەڵەتیەکە نۆرمالە چێوی 6723 کچ و ژنێت ئێزی کەفنە دەستە داعش حتان و کەژی چانەنەویسە سەر و 2000 دیارە سەر 900 زەڵامی ئێزیرا چارەنوێسە هێشتانەی دیارە کەس ناتە چلات ئێستاش بێ تۆ بڵی بە تەبیعی وەریگری شاشتێ چونی ناو مە نەزانیە وەسا چێ بە ئەگەر دێمە شەر کرد بە مە باوەڕ نەتکرد داعش وە بکەت یان یەک بیانوێت گەل دژمنێکی دڕندە بەری بێت ڕادگەهاند ئەگەر بێتە دەڤەرێکەوەی چ بکات توشنت بێژی مە باوەڕ نەتکرد داعش وە بکات یان هێزامە نەل هەمبەری هێزا داعش بوو هەموو بەڵگەنامە هەنە و داعشی هەموو شتێ خۆ ڤیددیۆ کردە یە پەکێژی هەموو شتێ خۆ ڤیددیۆ کردە یەکەتێژی ڤیددیۆ کردە و ئەو چاپێککەفتنە کوچە بێژەرەکە چرا تیV پێشمەرگێت پارتیت کات بێشتێ مە ئەمرێ هەی ئەم لێ دوانەژ نەدەم چی نەزاخۆ بەڵام حسەبە وی ئەفسەرێ خۆ بکەم بژنێ کاوەرەتە ئەمرش کوێتە چ ماوەسا بۆ تلڤیزیۆنی ئاخوێ ینی بەس لەسەر شاخی شنگال ئەگەر 20 کەسی شەڕکەری لێ بێت داعش بچۆ دەسەرەکەوێ ئێزدەکان خۆیان چەند جار شکاندویانە بەێ ئەس هەت بێژم هەگەر بەس ئەو شەر گرزەرک ولسی بای هات باکردن یەک هەلیکۆپتەرژی سندۆقێکە فیشەکەژی بۆوان هاوێت بە داعش شنگال نەدکرد لە هەمووە پشتا خۆدایە هەموو ئەس مەبەستمە و ئیدارە لێ دەرە و هێزا لێ دەریا کوونەتێژیانەوە بگەڕێنەوە ئەو هێزا و ئۆکسسیجینت بێتە موافقان ئۆکسسیجی هەلکێشابە دەچۆ بە تەحشکشکێکی کرد بە داوەتا خۆشە هەیە خۆ بکەیت بێتە موافقە ئەسای شەینابە نۆکەژیل کەمپێ خەلکی هەی مرۆڤێتوان گەنجێتوان لەگەلیە پەکیانە گەل حەجد شعبی ڕۆژانە مرۆڤێتوان دگرن داخوازکەنە ئاسایشێ وی کوڕێخۆ ڤەگەڕینن و قبول ناکەین و نزانم چی ینی عقلێتەوە ڕێوە برنا شنگار نازەورتە پێشتەی هەشتا قەت دنیاژی خراپکەن خەلکی ئێزدیژی وێ هێزە قبول ناکات جارەکەدی ئەوە کو ئێزی دەستی داعشدا هێنای ئەگەر تورکیا شارۆکو داعشەکە قابلێتێکە ئێکای زانە بلا تورکیاش بامەڕنی و ئامێدی بکەنە دەر وانشۆ لە شنگاری نەبێت وەرە نۆکە و دەبێت مێت خۆش بێ هاوینێ خەلک نەوێتە شتە سەیرانە گورمێنا تۆپا و درونە سەرسەرێتە و ئێواریژی مەفرەزێ جێشە ترکی سەر شارە عڕیسی تێنەدانا عاقلمان شتە بڕی دێتە دەرباسکەن شتە نەبری بێتە ڤەگەڕێەوە ئێستا چێ شنگال بڕێوە بە نۆکە حالیان فەراغک هەیە هەندێک مۆزفێت ئیداری هەینە مەسەرەن قایم مقامك ومدير ناحية خوبخش كار ذكرن خوش بختانة أنجماني وزيران تعامل الجلد كرن لأنجماني باريس موسل كوزورينا بارتي وحليفة وانت سنبون تعامل جلد كرن بيش في انتخابات تعامل جلوان نتكل جلوا وقايم مقامي مدير ناحية مدير دايرة رافينا دهوكت كرن كنا تشونا جيد خو لأن هو هالبجاتني وأنجماني باريس موسل بريارة خودا إدارانو دي دست كاربت أو دشنجاري برو کوڕە گەنجەکە مامۆستا ناوی سەیدۆیە ئێزدیە
از بێژم حسا قایمەکان بەر یە بەشێ و حەشد شعبی کەفت هەردوو کەپ هەف بەشی کاک سەیدۆدانە مدیر ناحیە سنوونی دەست ئێکەتی کەفت ئێکەتی نیشتیمانی بەڕێزدا و جندی دانا بجا دووەسا چتا خوارجی بۆ مدیریەتێت کچکۆک تەربیە پۆلیس گەلک جێدی هەموو گۆڕانکاری دێنەکرن بەڵام تا ئێستا قبول نەکراوە هێشتا ئەوش دژی خزمەتکردنی خەڵک نییە تا ئێستا و ئیدارە نوێ قبول ناکات ئەولانێ کوش ئیداری هااتێ دەرەخستم هەلبژاردنە ئەنجومانی پارێزگا دۆڕاند گەرەکە و نەتیجە هەلبژاردننی قبولکە ئەو سەر دەمە نەماس قبول ناکەم ئێستا ناحیەی ڕەبیع لە ژێر دەستی ئەوە نەماوە تا ناحیەی ڕەبیع و ناحیەی ڕەبیعش لە یعنی ئێمە دەڵێن دەسەڵاتی حەشت تا ڕەبیع لە حکوومەتی عێراقدایە گۆڕانکاری دەکرێت وە بەڕێز ڕیان کەلدانی بەڕاشکایی گوت هەندێک وحدەی ئیداری هەن پێشمەرگەی پارتی سەیتەرەی کردو بە زەبری هێز ئەگەرنە ئەوانیش ڕادستی پارتی ناگەن چونکە 12 ساڵە بە خراپترین چی 20 ساڵە بە خراپترین شێواز ئیدارەی مووسلیان کردووە لەگەل حەلیفە سونەکانیان متتەڕفەکان ئەوانەی کە مووسلیان ڕادستی داعش کرد وەک چۆن ئەمان شنگالیان ڕادست کرد اتفاقیە بوو بەڵام هۆکاری ئەو اتفاقیە چی بوو ڕۆژێک دێت هەموو شتێک ئاشکرا خات و دێرین ئێستا چه هاوکاری ئێوەیە و داواتانەوەی چه هاوکاریتان بکا بۆ ئەوەی ئێزدەکان زیاتر بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان مەسەلە ناحەی سنوون گرحزێر خانەسۆر ناو شنگال ئاوەدان بێتەوە مادام ئێستا حکوومەتی عێراقی پرۆژە ئەکا خەدەمات ئەکات بتوانرێت کچان و کوڕان ژنان و خەڵکی بەشمەینە بچێتەوە سەر ماڵ و حاڵی خۆی وێ ڕای ئەوەی ژمارێکی زۆری گوندیش هەیە بە خۆشحاڵیەوە ئێستا خەڵکی شنگال گەیشتونەتە ئەو باوەڕەی خێمە نابێتە ماڵی ئەوان هەتایی ئەگەر نەشگەڕێنەوە شوێنەکانیان خۆیان بەدەستی خۆیان ناوچەکانیان ئاوادان نەکەنەوە ڕۆژ بە ڕۆژ بارودۆخیان خراپترە بێتن ئەوەی کە ئێمە ئەیبینی بەتایبەت لە دوو مانگی پێشوە ژمارەیەکی زۆر داواکاریان پێشکەش کرد کە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و ئەوێ ئاوادان بکرێت ئەوەی کە داواکاریمان ئێستا شنگال ئیداریان سەر بە حکوومەتی مرکزیە لەوێ بڵین تاویزەکانیان هی خان و یان هی کەرەسەی ناوماڵیان جادەوبان خەستەخانە نەخۆشخانە قوتابخانەکان بکرێنەوە بێگومان ئەگەر ئەو شتانە بکرێن خەڵکەکە زیاتر ئەگەڕێنەوە و لەوانەشە بۆ ماوەیەکی درێژخایەن نەبێتن کورتخایەن بێتن زۆربەی کەمپەکانیشدا بخرێن بەهۆی طبعاً ئەوانیش بە ئارەزوی خۆیان ئەگەڕێنەوە و هیچ کەسێکیش بە زۆری ناگەڕێنرێتەوە بۆ شنگال بەڵام ئەوان گەیشتونەتە ئەو باوەڕەی کە ئیتر ئەبێ شنگال بەدەستی ئەوان ئاوەدان بکرێتن زۆر جار مناقشەکەم لەگەڵ خەڵکی شنگالە خۆشم خەڵکی شنگال نیمەکو کاک ناسر بەڵام لە نزیکەوە ئاگداری ڕەوشی خەڵکی شنگالین لەبەرەوەی لە ناومانە ئەژین لە ناوچەی ئێمە ئەژین زۆر جار پێیان ئەڵێم ئێستا من خەڵکی شنگال نیم ئەگەر خۆت نەچیتە شنگال ئاوەدان نەکەیت من ناتوانم هیچ کاتێک بڕۆمە شنگال ئەو خزمەتانت پێشکەش بکەم ئەگەر خۆت بەدەستی خۆت شوێنی خۆت ئاوەدان نەکەیت دوای 10 ساڵ بە خۆشحاڵیەوە وردە گەنجەکانیان من زۆر ئومێدم بە گەنجەکانیانە گەنجەکانیان تا ڕادێکی زۆر ئەگەر ئەیانەوێ بگەڕێنەوە لەبەرەوەی لەم ساڵەدا ژمارەیەکی دامەزراندنیش سەر بە حکوومەتی مرکزی بۆ گەنجەکان دابین کراوە وەزارەتی پەروەردە لە 102 دامەزراندن تایبەتە بە خەڵکی شنگال بە گەنجەکانیان بە هەموو ئاستەکانەوە هەر لە مامۆستاوە بگرە تا کارگوزار بۆیە ئەم کارانە وردە باوەڕ بە خەڵک دروستەکە کە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان داواکاری ئێمە شەر ئەوەیە و دابینکردنی و دەستبەردارکردنی ئەمن و ئاسایشی شنگالە چکە بەڕاستی ئەوەی کە ئەوان بینیان وەکو خەیاڵێکە یعنی ئەگەر پێشتر لە فیلمێکا بمان بینایە ئەمانوت ئەوە زۆر دوورە لە ڕاستیەوە ئەو بۆ ماوەی 10 ساڵیشە چیرۆکەکانیان باس دەکەن و ئێمە گوێمان لێ ئەبێت هەر وەکو خەیاڵێکە ینی تۆ خۆم شخصی خۆم من ناتوانم تقبلی ئەوە بکەم کە ئەوەی کە بەسەریانە هاتووە ئەوە زۆر قورسە ئێستا لە کەمپەکان ڕەوشیان چۆنە خات و دێرین هەر وەکو باسم باست کرد ینی ئەوان مرتاحن لەو کەمپانە یانیان خۆت بوتت مەسەلەن چادر نابێتە ماڵ یان مەسەلەن یان لەژێر زەبر و زەنگ ینی بە سوزانم ینی بەنەوەیەک لە نەوەکان لەوێ هێڵڕاونەتەوە ئەزانی چۆنە ئەوەی کە من نزیک بم لیانەوە پێیان لەگەڵەکەم و برسیان پێ ئەەکەم ئەوەیە کە هەست بە ئەمانەت ناکەن لە شنگال
ترسی ئەوان هەیە جارێکی تر ئەو تراژیدیایە دووبارە ببێتەوە لە شنگال. ئایا ئەمە پێیان ئەوترێت لە مشکیانە ئەچێنرێت؟ من ئەوە نازانم بەڕاستی، چکە بەس ئەوەنەی کە من ئاگدارم ئەو ترسا هەر هەیە. دوایەوەش ئێمە ناتوانین یعنی زۆر لە هیچ کەسێک بکەین کە قەناعەتی پێ بکەین بڵێن بەڕاستی شنگال یعنی ئێستا پارێزراوە. من خۆم کەسێکم، من کوردم، کوردێکی عراقیم، من بەڕاستی 100% زمانم نییە کە من پارێزراوم لە شاری دهۆک یان لە هەولێر یان لە سلێمانی لە هەر شوێنێکی تر، چونکە ڕۆژی سیاسی عێراق بە شێوەیەکی گشتی هەمیشە لە گۆڕانکاریایە و دایمەن ئەبێت چاوەڕێی مفاجعات بکەین لە عێراق. بۆیە هیچ کەسێک ناتوانێت زمانی ئەوە بکە پێیان بڵێ 100% بگەڕێنەوە ئەو دووبارە نابێتەوە، چکە بەیانی دوور بێ. ئەگەر شتێکی وا ببێت ئێمە ڕوبەڕووی پرسیارە بینەوە. باشە باشترین من نازانم تر بەڵێ باشترین چارەسەر هەر گەڕانەوەیە. باش لە ئێستا چ بکرێت؟ ئێمە نین هەر لە 3 باسی جینۆسایدی ئزدیکام بکەین، مەسەلەن حێزە سیاسەکان ڕاگەاندن، مەسەلەن ڕێکخراونە دەوڵەتیەکان، حکوومەت چی بکات بۆ ئەوەی کە بتواندرێت ئەو برینانە ساڵ بە ساڵ ساڕێشتر بکرێت؟ وەکو باسم کرد بەرقەرارکردنی ئەمن و ئاسایشی شنگالە بە شێوەیەکی زۆر ینی بە ئاستێکی زۆر بەرز لەبەرەوەی بمانەوێت نەمانەوەی ژمارەیە هێزی زۆر لە شنگال هەیە. ئایا تا چەند ئەتوانن خەڵکی شنگال بپارێزن، تا چەند ئەتوانن ئەو باوەڕە بدەن بە خەڵکی شنگال کە پارێزراو ئەبن؟ منەوە نازانم. ئەوە تایبەتە بەو هێزە ئەمنیانی کە لەوێن ئەبێ ئەوان ئەو باوەڕیان بۆ دروستکەن بۆ خەڵکی شنگال. گرنگترین شت ئەوەیە کە باوەڕیان پێ بکەیت شنگال پارێزراوە تا نەشگەڕێتەوە شوێنی خۆت، شنگال ئاوادان ناکرێتەوە. ئەو خزمەت گوزاریانەی کە تا ئێستا لە شنگال کراون ناڵێم هیچ کراوە بەس بەپێی پێویست نییە بەڕاستی. یعنی زۆر جارکە من مناقشە لەگەڵ یەکێک لەو نازەحانم کرد کە یەنە لامان لە فەرمانگە، وتی ئەگەر خێزانەکەم نەخۆش بکەوێت تا بیگەێنمە مووسڵ یان دهۆک لەوانەیە یان لە دەست بدات، کە لە شنگال خەستەخانەیەک نییەم بی بەمە ئەوێ. ئایا من بە چ ڕوویەکەوە ئەتوانم پێی بڵێم ماڵت بگوازرەوە بۆ شنگال؟ یان ێبێ ڕاست بۆ بی. بەڵام لەگەڵ ئەوەشە تا خەڵکەکە نەگەڕێتەوە ئەو خزمەت گوزاریانش بەردەست نابن. یان ێزانی چۆنە تۆ ناتوانانی بڵێ ئەوان لەسەر حەقن یان ئێمە لەسەر حەقین پێیان ئەڵێم بگەڕێنەوە. ئەیش تۆزێ ئالۆزە معادلەکە ئالۆزە تۆ ناتوانانی تێکلای بکەیتەوە. بەڵام لە ئەخیریشە گەڕانەوە تاکە چارەسەرە بۆی شنگالمان لە دەست نەچێتن، چونکە لە دەستچوونی شنگال نەمانی ئێزیەکانە، کاڵبوونەوەی ئێزیەکانە. ڕۆژانە کە ئەبینین گەنجانمان گەنجانی ئێزی ڕوو ئەکەنە وڵاتانی دەرەوە، ئەوەش وردە نەمانی ئێزیەکانە. ئەگەر بین لە ئەڵمانیا و لە وڵاتانی تر ژمارەیەکی هەرە زۆری ئێزیەکان ڕۆیشتون، ئایا ئەو بەپێ ینی نەوە لە دوای نەوە پێگیری ئەکات بەو ئاینەی کە ئێمە ئێستا پێگیریمان پێوە کردووە؟ ئایا ئەو دابوونەریتانە قوبوڵەکە کە ئێستا ئێمە قوبوڵی ئەەکەین و لەسەری ئەڕۆین نەبوونی ینی چۆن بڵێن ئەگەر ئەو دابوونەریتە تۆ جێبەجێ نەکەیت، ئەگەر باوەڕت بە بوونت نەمێنێت وەکو ئێزدیەک کاتە نەمانی ئێزدیە. ئێزدیش ئاینێکی هەرە کۆنی ئەم ناوچەیە. شوێنی ئێمەی ئێزدیەکان لە کوردستانە، لەبەرەوەی لالش لێرەیە. ئێمە بەسراوینەتەوە بە لالش، ئێمە وەکو ئاینەکانی ترنین لە هەر وڵاتێکا بین بتوانین مەراسی مەدینیەکانمان بەڕێ بکەین. ئێمە ئەبێت لە کوردستان بین، بۆیە شنگالیش بەشێکە لە کوردستان. شنگالی ژمارەیەکی هەرە زۆری ئێزیەکان لە شنگالن. پاراستنی شنگال، ئاوادانکردنەوەی شنگال ئەوە داواکاری سەرەکی ئێمەیە. ئاوادارکردنی شنگال واتە مانی ئێزیەکانە. بەڵێ لەگەڵمان بێنەرەوە دێرین خان کاک ناسر، یانی خەڵکێکی زۆر لەو گەنجە ئەکتیڤانە مەسەلە من ساڵانی ڕابردووەم ناسین ڕۆیشتن بۆ ئەڵمانیا بۆ وڵاتانی ئەوروپا. ئەمەش تەسیری لەسەر بڵاوبوونی ئێزدیەکان نەکردو کە نەتوانن بە ئەکتیڤتر دەرکەون، مەسەلەن بتوانن لە ڕێعلامەوە لە ڕێ چالاکوانەکانیانەوە بەڕاستی والێ نەکرێن کە بکرێنە داشێک یان خواردنێک بۆ ڕێکەوتن و اتفاقی سیاسی. ئافناتە گەلەکە درستە، ینی چالاکوانێن ئێزدیس سەر کوجینۆسایت قومی ژمارەکە زێدە بەرچاو و چالاک هاتنە مەدانە خەواتە سیاسیە مەدەنی دەوکارێکی باشن لە هەمووی شت بنفشارە ئەمنیە توندا ئیدارە دهۆکدابوون.
هەندێکە خۆ دەرباز کرد چۆن ئەوروپا لێ ئەوروپاژی کارێکی گەلک باشترش وێدا تێتەکردن بۆنە هەندێک کچە چالاکوانێت ئێزیل وێ دەرێ خەڵاتت نیڤدەولەتی برینە و پەرلەماناتت دنیای بۆوان دەکەینە و چنە دادگەها نیڤدەولەتیە تاوانە و بەڵگانامادە نۆکە تیمەکە بەرگریە هەیە ئەڵمانیا ئەوە چەندین کەسێت داعش برنە بەردەم دادگە هەیە و بەڵگە سەرهاتنە کۆمکردن و ئەوی کەسی خۆڵ ئەوروپا حەشاردا کارێکی باش بکەن لێلهێرە حەوجا ئێزیا پێ بۆ ڕاستی بەداخۆت بم فشارە ئەو لە هەیە ئەمنیدا گەلک ناچار بوون تایبەتیژ ئەوێت گەلت توندت ئافتن ئەول مەجبور بوون یان بێنە بێدەنگکردن حتایە یانژی vê derbihêlin heta بۆ من هەندێک کەس ku ragihandkar bûn yan hozan van bûn yanî muzgî şigrî sê çar cara dawî car tehdîdet kuşnê li hat nekin ku eger bêdeng nebî em zanin te ça bêdengkeyn ez mecbûr me şwan bigotê hera vê dernejî yanî û hevalê tu mizgînê bû min Hecî Qîranî Berkat İsa gelek biraderê dî hene li Ewropa lê hindek şwan karekî baş dikin hindek jî kefsîne bin fişarê jiyana Ewropada û jiyana xwe bi normalî pirvet bin car car çalakiya dikin lê hebûna rewendekî êzdî bi qewet jî li Ewropa piştevaniya û palderekî bi qewet bû ku êzî li hêre jî bimînin û bergiriyê ji xwe bikin ئەتانەوێ مەسەلەن چیا و کاری تا بکە بۆی ئێزیەکان بەکار نهێدرن مەسەلەن خۆیان بن ئەو منتیقەیە کە هەتانە هەیەە مەسەلەن لالش هەیە مەسەلەن مەزارەکان هەیە مەسەلەن ئێوە لە ساڵانە ڕێو ڕسمی ئاینی خۆتانی تێدا ئەنجامەدەن ینی بۆچی تا ئێستا دوای 10 ساڵ پێتان بێزدەکان بوترێ وڵا بۆی هەیە هەمان فەرمان بەسەرتان دابێتەوە ینی ئەو ڕێو ڕسمێت ئاینی ئەو کەسانێت ئاینی ئەو لالشە پیرۆژی هەموو مایتێکردنا حزبیاتێدا هەر دانانە میری و بابێ شێخی و هەر نۆکەش ئێکش ئەندامێت جواتە ڕۆحانیا ئێزی ئەگەر ئەمرێ خودێکات بمرت کەسێوی دێتە جێی دە بریارەکە سیاسیە حزبیێتە دانان ئەم هیویتکەین ئەف مایتێکردە بێتە سەکناندن نە چارە سەرە دەرەنجامێتە گەلە خراپترن هەم سەر پارتی هەم سەر ئێزدی هەم سەر دەڤەرێ ئەمێ بەحسی جوغرافی ئەمڕۆوانە یادیانە کردەوە مەسەلەن هەست ناکرد مەسەلەن دوو بەش یادکردنەوە دوو زۆر یادکردنەوە یعنی ئەوڵەن ئەزدا خوازت کەم پارتی و ئێزدیم پارتی یادا جینۆسای دەشنگالی نەکەن هەر نەکەن ڕوونەن ماڵێت خۆ مەمنوین ماڵان ئاوا یا دوێ مایتێکردنا خۆ دام و دەستگێت ئۆلی جڤاکی عشائریت ئێزدیان نەکەن بەسە دەرەنجامێتی هونێت بین چەند خراپم بۆوە ئاوارە ڤەگەرن بەلا ڤەگەرنە ماڵێت خۆ باش خراپ 10 ساڵ ئاوارەتی کەس نەکارت ڤەگەرتە گوندێ خۆ بخۆ ئاوادان کرد وەختێ گوند تژی مرۆڤ بدە داخوازە خزمەتەش حکومەتێکت حکومت هاناوان نەهات بە ڕێزێکی وەکیتە دێوان میێوان کرد و داواکاریتوان عرض کرد بۆ ڕایە گشتی ئێت کەم پێدا ئاگر شەوتین بەڵاوبوونان نەخۆشە کارە بنینە ئافنینە دزانم قوتابخانێتوان پڕی تەڵەمەنە هەرچەندەژی گەلک زیرەکەن خەڵکی شنگار ناو دەنگن و تایبەتی خەڵکی خانە سۆل مەکتەبێ لێ هەرە پۆلێتوان تێراوان ئۆکسسیجین تدانینە بەشەر ئەوسە سەرێکە نەڕەحلە نامامۆستانەتی ژێ بگەرە بڵا خەڵک بەگە حکومەتی عراق هەستەکەی مەسەلەن حرەکەی بکە ئیدارەی مووسڵ بۆ نۆکە حکومەتە عێراقی تایبەتیژی خوددا وەزیرە کۆچ و کۆچبەران دێنی خان باشتر زاند سکالا تۆمارکێل دادگەهێ و پەیداگیریت کە کو ئەف ئاوارە گەرەک ڤەگەرن ئاخر خەدەماتیش هەیە خەدەمات بۆ دەکەن من ئەول گوتە دەیرن خان وتی مەسەلەن ئێستا ڕەنگە و پێویست خستەخانە نەبێ مەکتەب بەلکی پێزانێت دێرین خان نەگەلت دقیق بن خستەخانێتەن لێستافێل دۆک دامێ ناکەت کەسی نە محاسەبام کرد دکتۆرێت شنگار تێرا خۆ دکتۆر هەینە تێرا خۆ پزیشک و مزەمبد و هەموو شتەینە سەی دەڵانی لێ هەموو دهۆکن تو بۆچی موچەوان دەیە سەر ڕێڤەبەریە تەندروستیا شنگارێ و دهۆکە ڤەگەرە شنگار هەکە موچێتە نادەمەتە چونکە تو سەر ڕێڤەبەریە تەندروستیا شنگاری لێو کەسێ موچەوان دەتێ هاریکاریان کە بشتێ لێ دەربمینن ڤەنەگەرن هەکە دکتۆر هەکەر مامۆستا هەکەر پۆلیس هەکە جێش هەکە هەموو کەس ڤەگەریان کەس و کاردماژ گەلڤەتگەرن دوو ڕژی کووت و بچێ جیەکی خەڵک تژی باجیێڕە گوندێک تژی مرۆڤ بە خزمەت گوزاری بخۆتێن چوو حکومەت ناچنە گوندێکی چۆل خزمەت گوزاریە بدەن نەلهێرە نەبوو ئاوارە نەبوو ئێزیە نەبوو غێری ئێزیە فشارە کودێ ترکیاژی بردومان کە نظامچی کاکزانە هیویت کەم
ئەڵقێت بێتدا چندێک چالاکوانێت ئامێدی میێوانکە بێژێ جێشی ترکیا حتا کێدەراتی بۆچی ئەو خەڵکە گوندێت خۆ چۆن ناکە ئێزدیش بلاڤگەرن و بلا پشتەوانیا وان کەسا بنێت بەرخودان کردی و بەرگریش ئێزدیاکردی ئەس بەحسەیە بە خۆگەر بێت و بۆ شوێ بەردەوام نزیکەوێتەوە لە شێخان سوپای تورکیا بەدیوی بۆ شێخان برای وێل بەعشیقە شێخان دەرباز بێ دەرباز بووە هادی قایدەکانە سەربازیە گەلک ئەمەزن سەرچای بەعشیقە شێخان دەرباز بوون من بیست بێ هەمێ بنکەکەوان هاتیە هەنداوی شاریا ژە گوندێ دێرین خانوان کە لێ بەدەێ من نەدیتە حتانەوەگە لێت بێژن لێ دەرجی جیهاک ئاواکردە هاتیینە هەموو جیها و ئاسانکاری و پرێنیشاندەری یا دەسەڵاتە دهۆک و خەڵکێکژی بێژێتن لە شێری تورکیا تێتە گرتن ئەوانەی لەوێن خۆپەکەکە نینە ینی هەر خەڵکی ئێزدینینە هێزیان بخوان دروست کردووە ینی پەکە ئێزدیا حەقی نەبنە پەکەکە مافنیە نۆکەزی ئێزدی بمە پەکەکە بمە یەکەتی بمە حەشت ئێت گۆنا خەلکیژی چێنا بیە ئێکەتی چێنا بیە پارتە تەقەدما ئێزدی چێنا بیە پارتە ئەسلاحە ئێزدی بۆچی چێناوت سلێمانی چەند حزب هەینە شنگاریژی بلا هەبن خەلکێک هێزەکە یەپەکێب ئێزدیاوە هات و هاریکاریان کرد بۆ چێکردنا لەشکرێکی یان هێزەکە تایبەت ناوەیە بەشەیەکی نێن بەرخودانە شنگالی هەموو ئێزینە خەلکی شنگارێنە پارتەکە سیاسیژی پێکی ناب ناوێ پادێ حەقێوانە دۆر قانونە عراقی حەقێوانە تەنزیمەکە سیاسی چەکەن ئەیدۆلۆژیەتەوان یا چەپە نێزیکی پەکێکە چ قسووریە ئەیدۆلۆژیەتە یەکەتێژ یا چەپە سوشال دیموکراتەکەنگی پرسگرێکە نە ئەللا پارتی بی ئەگەر نە دێ ترکیالتە دەت دێری خاندووە پەیامی تۆ لەو بەرنامەیە چیە بۆ ئێزدەکان بۆ لانە پەیوەندیدارەکان دوا پەیامم بۆ لانە پەیوەندیدارەکان ئەوەیە کە ڕووبکەن ئەوانەی کە بەڕاستی دڵسۆزی شنگالن بەڕاستی دڵسۆزی ئێزدیەکانن ڕووبکەنە شنگال ئەوەدام بکەنەوە خەڵکی شنگالیش چیتر ئەم ژیانە زەلیلە لە ژێر خێمەیەکە قبول نەکەن بگەڕێنەوە شوێنەکانیان ئەوەدام بکرێت و هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بتوانین هەموو کچان و ژنان و گەنجان و لاوانمان ئەوانەی کە تا ئێستا چارەنووسیان نادیارە و لە ژیانە ماون بگەڕێنەوە ناوخێزانەکانیان ئەوە تاکە ئومێدی ئێمە و تا کچێکیش تا لاوێکیش لە ژێر دەستی داعشاما بێت جینۆسایدی ئێزدیەکان بەردەوامە گەلێک سوپاس بۆتە دواسەرنجی تۆ ئەسیویت کەم پەرلەمانی عراقی بەرە پێنگاڵەکە گەلەکە مەترسی دەربهاوێت ئەوژی یاسایە لێبۆرینا گشتی نظام بریا کەناالەوە دی پەیامام گەشتەکە لێ داخوازێت چابەت فراکسیۆنە یەکەتیت کەم یەکەتی نیشتمانی کوردستان کە وەک چاوە بۆ پرۆژه یاسایە قانون ناجیات شەڕێکی سەرسەختانە کرد حتا ئەو یاسایە هات و مافێک کچێن و ژنێن ئێزیان ڕزگار بووێن دەستێداش بیاسا ڕێکخست وەسا شەڕێکی بکەن و ئەو یاسا لێ بۆی ناگشتی دەرناکە بچۆنگ و دیزانیارێت من نێزیکی 30,000 تونندڕەوێن سنە پرانیانژی خەلکی ڕۆژئاوای دژلەنە و دەڤەرە تلعفەر و شنگارە وێوەرن ئازادکردن دیسا مەترسیەکە زێدە مەزن سەر ئێزیا دروست دەبێت قانونە عەفو عام بێقەید و شەرت ڕاستیژی مەترسیە سەر ئەمن و ئاسایشە باجێرە مووسڵ گشتی و تایبەتیژی ڕۆژئاوای دژلە و ئێزدیان هیوی دکەم فراکسیۆنای کەتی بێتە دەنگوی پرۆژەی بسەکنینێت سپاس بۆ بەڕێز ناسر کرێت زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز دێرین جەمیل چالاکوانی ئێزدی سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتانەمانەتی خوای گەورە بخواتە